سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی یاسوێ زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە بەشەکانی زانکۆکان لە هەرێمی کوردستان. لەم ڤیدۆیەدا باسی کۆلێژی زانست بەشی زانستی کۆمپیوتەر بۆ ئێوە خۆشەویستەکەی تاوەکو بزانین لە چەند شاری هەرێمی کوردستان لە چەند زانکۆیە ئەم بەشە هەیە، کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین بە پارالێل چەند بووە، تاوەکو وەکو بەرچاوڕوونیەک وەکو داتا و زانیاریەک لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بەکاری بێنن، چونکە ئەم داتا و زانیاریانە ئیساڵی خوێندنی 2022-2023 ئێمە کە لە ماوەی داهاتوە ئینشاءڵڵا فۆرمی زانکۆڵاین ئاکتیڤە بێ و ساڵی خوێندنی 2023-2024 دەست پێ ئەکات بە ئەم داتا و زانیاریانەمان لەلا بێت تاوەکو ڕیزبەندیەشی پخۆت بۆ فۆرمی زانکۆڵاینەکەمان بکەین. بۆ وەرگرتنی ئەو داتا و زانیاریانە فەرمون با پێکەوە تا کۆتایی ڤیدیۆ بینەر بین. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشان بێ بەش مەکەن لە بینینی کەناڵەکەمان.